ئەم کاتتان باش بیسەرانی هێرجان لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەی ئەمڕۆ سێشەممە 24 ئەیلولی 2024 پێشکەش دەکەن. چالاکی ئشگیری ئازادی لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە لە شاری ستراسبورگی فەڕەنسا بە ئامانجی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەڵگرتنی گۆشەگیری ئەنجام دەدرێت. ئێستا لە هەفتەی 460دا بەردەوامە. ئشگیریەکە هەفتانە لەلایەن کۆمەڵێک وڵات پارێزی ناوچە جیاوازەکانەوە بەردەوامی پێدەدرێت. لەم هەفتەیەدا وڵات پارێزانی شاری مونیخ لە ئەڵمانیا چالاکیەکەیان درێژە پێدا. گروپێک لە گەنجان بە ناوەکانی عەبدوڵڕەحمان دەمیر، سینان ئەرگەن و نورەدین ئینچی و حەسەن ئەرگەن لە گروپەکەدا بەشدار بوون. عەبدوڵڕەحمان دەمیر ڕاگەیان داوا لە گەنجان دەکەین بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد خاوەنداری لە ئشگیری ئازادی بکەن کە 12 ساڵە بەردەوامە و وتیشی خاوەنداری لە ڕێبەر ئۆجەلان خاوەنداریە لە تێکۆشانی ئازادی گەلی کورد. هەروەها سینان ئەرگەن باسی لەوە کرد هەتا ڕێبەرایی تیمان ئازاد نەبێت ئەم ئشگیریە بەردەوام دەبێت و هەر بۆیە داوا لە گەنجان دەکەین لە هەموو جێگایەک خاوەنداری لە ڕێبەرەتی بکەن چونکە هەتا ڕێبەرەتی ئازاد نەبێت دەست لە خەباتمان هەڵناگرین. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک با هاوکاری خیانەتەکانی پەدەکە لە سەرخاکی کوردستان بەردەوامە. ئەم هێرشانە لە دوای واژۆکردنی ڕێککەوتنامەی ئەمنی 15 ئابی نێوان بەغدا و ئەنکەرە زیاتر بووە. با گوێرەی داتای هەندێک لە دامەزراوەکانی مافی مرۆڤ لە سەرەتای ساڵەوە تا مانگی حوزەیران دەوڵەتی تورک زیاتر لە 833 هێرش و بردومانی ئەنجام داوە لە سەرخاکی باشووری کوردستان. لە دەرەنجامی ئەو هێرشانەوە زیاتر لە 500 گوند چۆڵکراون و بەدەیان هاوڵاتی کوژراون و هێرشەکانی لەسەر کەسایەتیە وڵات پارێز، ڕۆشنبیر، سیاسەتمەدار، چالاکوان و ڕۆژنامەوانانی ڕاگەیاندنی ئازاد ئێستاش بەردەوامە. لە کۆتا هێرشدا بۆ سەر ڕاگەیاندنی ئازاد دەوڵەتی تورکی داگیرکە لە 23 ئاب لە ناوچەی سەی سادقی سەربا پارێزگای سلێمانی لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بۆ سەر ئۆتۆمۆبیلی ڕۆژنامەوانان هێرشی کردو بووە هۆی هۆکاری شەیدبوونی هەردوو ژنە ڕۆژنامەوان گولستان تارا و هێرو بەهادین. ئەم هێرشانە بۆتە هۆی کاردانەوەی کوردستانیان لەو بارەیەوە زەینەب موراد هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دەربارەی پێشاد و ڕووداوەکانی سەر باشووری کوردستان دەدوێت. باو هێرشانەکە لەسەر چیاکانی کوردستانەوە بە هەمان شێوە دەیانەوەی ئیرادەی ئەو گەلە بشکنن لە ڕێگای داگیرکردن. ینی بەوە نەوەستاوە بە هەموو ڕێوڕێی بازەکەی دیگەشتوتە ئەوە تەحملی ئەوە ناکە کە گەنجێکی کورد بە زمانی کوردیان بە جلوبەری کوردی لە مەیدانەکان بەیان گۆرانی کوردی بڵێتەوە دەوڵەتەکەی بە ذهنیەتێکی فاشیست وەک دەوڵەتی تورکیا بە هەمان شێوە ئێران و سووریا و عێراقیش بە هەمان شێوەیە لە بەرامبەر کورد. بەڵام هەرە زێدەکەوەی سەرکەشی بۆ ئەوە دەکە دەیاوێ سوود لەو قۆناغە وەرگێ کە لەسەر ئاستی جیهان هەیە دەوڵەتی تورکیایە ئەوێ بەردەوامی باتەمەری خۆی بدات چونکە بە هیچ شێوەیەک سەرباری ئەوەنە چەک و تەقەمەنی دەوڵەتانی ناتۆ بەکاردەینی بەو شێوە دڕندانە هێرش دەکە بۆ ئەوەندە ساڵە بەڵام نەیتوانیە بگەتە ئەنجام. بۆچی؟ چونکە کورد خاوەن ئێرادەیە. کورد ڕۆژی ئەمڕۆمان وەکو 100 ساڵی بەری نییە. کوردی ئەمڕۆ خاوەن فەلسەفەیە، خاوەن پارەدیگمایە، خاوەن ئەو هێز و مۆراڵەیە کە لەو بەرخودانەی کە لە ئیمرانی دەدرێت لەلایەن بڕێز ئۆجەلانەوە ئێرادەی کوڵایی دەبێت. بەلەبەر هەندێ خەیاڵی خاوە بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو ئێرادە بشکێنێت. ئوستورک تورکدوغان وتەبێژی کۆمسیۆنی یاسایی دەم پارتی لەبارەی گۆشەگیری توندی سەر ڕێبەری گەلی کورد ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە پێویستە مافی هیوای ڕێبەری گەلی کورد کاری پێ بکرێت و دەشڵێن داوا لە ڕایگشتی دیموکراتیک دەکەین لا دژی گۆشەگیری ڕاپەڕن. بەشێکی ڕاگەیاندراوەکە بەم جۆرەیە دادگای مافی مرۆڤی ئوروپا سزای هەتا مردن قبول هەتایی مردن قبول ناکات. هەموو زیندانیەک مافی ئەوەی هەیە با لێکۆڵینەوە لە دۆخی خۆی لە دۆخی کاتی ئازادکردنی بزانێت. دادگای مافی مرۆڤی ئوروپا و یاسای دۆسیەکان ڕێگە خۆشکەرن لە جێبەجێکردنی ئەو کارەدا و ئەمە با مافی هیوان ناو دەبرێت. لە تورکیا زۆر کەس لەم دۆخەدان با پێی بە دووادارچوونەکان زیاتر لە 4000 کەس لە تورکیا لەو مافە بێبەش کراون. تورکدۆخان لە بەشێکی تری ڕاگەیاندراوەکەی ڕایگەیان کاتێک باسی بەڕێز ئۆجەلان دەکرێت دەبینین کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئوروپا کە سەرپەرشتی جێبەجێکردنی بڕیاری دادگای مافی مرۆڤی ئوروپا دەکات
دەکات کارەکان وەک خۆی ناجوڵێنێت. کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا لە مانگی ئەیلولی ساڵی 2021 با تورکیای ڕاگەیان کە پێویستە دەست بەکار بێت لەو بارەیەوە ڕێکار بگرێتە بەر، بەڵام تورکیا هیچ کام لە داواکاری و ڕاستپاردەکانی جێبەجێ نەکردووە. هێشتا سزای هەتاهتایی هەڵنەوەشاوەتەوە، مافی هیوادانی پێدا نەنراوە، جگەل لەوەش گۆشەگیرێکی ڕەهای سەپاندووە. ئەگەر تورکیا لا ماوەیەکی کووردا مەرجەکانی مافی هیوا بەدی نەهێنێت، پێشبینی دەکرێت کۆمیتەکە دەست بە پرۆسەی پێشلکاری بکات. لا تورکیا جیاکاریەکی باوەڕ پێنەکراو لە ئارادا هەیە، بەڵام لا یاسای تاوانەکاندا سزای تایبەت بەسەر بەڕێز ئۆجەلاندا سەپێنراوە. مادەی دویان بۆ ماوەیەکی کاتی داناوە. ئایا بڕگەیەکی یاسایی تەنها بۆ کەسێک هەیە لە هیچ وڵاتێکدا کە بۆ بەڕێز ئۆجەلان دانراوە؟ حاڵە شتێکی لەو جۆرە قبول بکرێت. بۆیە داوا لەو لایەن و نوێنەرانەی فراکسیۆنەکانی پەرلەمانی تورکیا دەکەین ئەو یاسایە هەڵوەشێننەوە و بڕگای یاسایەکی دیکە کە گشتیە جێبەجێ بکرێت. لا کۆتاییشدا داوا لە ڕای گشتی و دیموکراسی خوازان کراوە لە دژی گۆشەگیری ڕەها لە ئیمراڵی بە هەموو جۆرێک دەنگ هەڵبرن و هەڵویستی توندیان هەبێت. بڕیار وایە 20 تشرینی دووەمی ئەمساڵ سەرژمێری گشتی لە عێراقدا بەڕێوە بچێت، بەڵام لایەنە کوردستانیەکانی ناوچە دابڕێنراوەکان بەهۆی عەرەبی هاوردە ترسیان لە داستانی ناسنامەی ڕەسەن و کوردستانی بوونی ناوچەکانیان هەیە. لەسەر ئەم مژارە سکرتێری مەڵبەندی کەرکووکی حیزبی شیوعی دەڵێت بەهۆی هاوردەکردنی زیاتر لە 58,000 عەرەب لە خواروی عێراقەوە وەک لایەنە سیاسیە کوردیەکان پێمان وایە سەرژمێری گشتی لەم کاتەدا خراپە. بەهۆی ئەوەشەوە کەرکووک ناسنامەی خۆی لەدەست دەدات و دەشڵێت دەبێت سەرەتا هەنگاوەکانی مادەی 140 جێبەجێ بکرێت و دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. بەداخەوەی کە ئێستا ئێمە تێبینی دەکەین ژمارەیەکی یەکجار زۆر عەرەبی هاوردە لە دەروی شارەکانی تری عێراق هاتوونەتە کەرکووکەوە کە ئەمە ئێمە بە مەترسی دەزانین بۆ سەر ئەم ناوچانە، چونکە بەپێی دەستوری مادەی 130 دەستوری عێراق کە نابێت بە هیچ بەداخەوەی کە ئێستا ئێمە تێبینی دەکەین لەوەی کام ناوچانە خەڵکی دەرەوەی شاری کەرکووک بێن لێرە نیشتەجێ بن، کە ئێستا بۆ خۆتان دەزانن لە دوای 16 ئۆکتۆبرەوە تعریبێکی زۆر کراوە، خەڵکیێکی زۆر هاتۆ تام شارەوە، ژمارەیەکی لە ڕادە بەدەرە زیاتر لە 58,000 با بڵێن عەرەب هاتۆ تام شارەوە لە دەرەوەی شارەکانی تر، کە ئەمە ینی جێگای پرسیارە و جگە لەوەش خەڵکێکی ئێمەی زۆری کورد لە ناوچە لە کوردستان تا ئێستا نیشتەجێ نەگەڕانەتەوە کەرکووک، کە ئەمەش بە هەمان شێوە جێگای مەترسیە و ئێمە لەم بابەتە قسەمان زۆر کرد و پێداگریشمان کرد، بەڵام بەداخەوە دیار بوو ئەو لایەنانی کە نوێنەرایەتی کورد دەکەن بە تایبەتی پەرلەمانتارەکان لە ئەو ئاستەدا یان حکوومەتی هەرێم و وەفتەکانیان بۆ ئەم بابەتە لە ئاسی بەرپرسیارێت، بەڵام لەم بابەتانە بەشک و گومانەوە تەمەشا دەکرێت. پێمان وانە ئەوەی کە عێراق کە مەبەستێتی بۆ تۆمارکردنی ناوی خەڵکیا ئەم سەرژمێریە غایەکی سیاسی لە پشتەوەی بە مەسێکی سیاسی لە پشتەوە بە تایبەتی بۆ ناوچە کوردستانەکان لەبەرەوەی وتمان ئەو تەطبیق و مەسەلەی مادەی 140 هیچ هەنگاوێکی بۆ نەدراوە. بافل تاڵبانی سەرۆکیەنەکە لە میانی کۆبوونەوەی لەگەڵ باڵوێزی نوێی هۆڵەندا لا عێراق سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕایگەان بەرەو قۆناغێکی نوێی حکومڕانی و ئیدارەدانێکی تەندروست هەنگاو دەنێن. قۆناغێک کە ژیانی خەڵکو و بەهێزترکردنی هەرێمەکەمان ئامانجی ڕاستەقینەتی. لا بەشێکی دیکەی قسەکانیدا تاڵبانی ڕایگەان دەمانەوێت بە هەموو شێوەیە کۆتایی بە نادادپەروەری و جیاکاری بهێنین. بڕیارە 20 تشرینی یەکەمی ئەمساڵ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و دەنگدانی تایبەتیش ڕۆژی 18 تشرینی یەکەم بەڕێوە دەچێت. هەروەها بڕیارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکات. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە پەیامێکدا وەڵامی بانگەوازەکەی عەلی سیستانی مەرجعی باڵای ئاینی شیعەکانی داوەتەوە. دەشڵێت بانگەواز و کار بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی بە پەلەی سەرکردەکانی شاندەکانی وڵاتانی عەرەبی دەکەین کە ئێستا لە نیویۆرکن. هەروەها کار دەکەین بۆ بەڕێوەبردننی لوتکەی ئیسلامی بۆ تاوتوێکردنی کاردانەوەکانی دەسڕێژی زاینوستەکان لە سەرگەلی لوبنان. هەروەها سوودانی باسی لەوەش کردووە هەنگاوی هاوبەش بۆ وەستاندنی هەڵسوکەوتە تاوانکاریەکانی ئیسرائیل کۆکردنەوەی بیرروڕای جەهانی دەگرینە بەر.
ئەوەشی خستوەتە ڕوو لا ڕێگەی پردێکی ئاسمانی و وشکانیەوە ئاسانکاری بۆ ناردنی سوتەمەنی دەکەین بۆ کارپێکردنی ئەو وێستگانەی کارەبای پێویست دابین دەکەن بۆ نەخۆشخانە و دامەزراوە خزمەتگوزاریەکانی لوبنان و ئاماژە بەوەش دەکات دەرگاکانمان کراون بۆ پێشوازیکردن لا بریندارەکان لا نەخۆشخانەکانی عێراق هەموو هەوڵێکیش دەدەین بۆ بەهێزکردنی خۆراگەری لوبنان لە بەرامبەر ئەو هێرش و تاوانانەی لایەن ئیسرائیلەوە ئەنجام دەدرێن. ئاژانسی هەواڵی نۆژنها سەبارەت بە مانگرتنی 47 ژنی زیندانی ئێڤینی تاران ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕاگەان 47 ژنی زیندانی سیاسی و ئەو ژنانەی باهۆی باوەڕی ئاینیانەوە لا زیندانی ئێڤینی تاران زیندانی کراون مانگرتن لا خواردن دەست پێ دەکەن. ژنانی زیندانی کراو ڕایانگەاندووە لا دژی زۆربوونی سزای لا سێدارەدان دەست بە مانگرتن دەکەن تا شەوی 25 ئەیلول. مانگرتنی زیندانیان هاوکاتە لاگەڵ پێشکەشکردنی وتارێکی پزیشکیان سەر کۆماری ئێران لە 79مین کۆبوونەوەی گشتین نەتەوەی گرتوەکان کە ڕایگەاندبوو ناوخۆی ئێران بەو شێوەیە نییە کە ڕاگەاندنەکان باسی لێ دەکەن. هێزە ئەمریکانی ڕژیمی ئێران ئەمیر حوسێن حەقجویان لە هاوڕێ نزیکەکانی ڕزا ڕسایی زیندانی سیاسی ئەعدامکراویان دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان 20 ڕایەداری چەکداری اطلاعاتی سوپا هێرشیان کردوتە سەر زەوی کشتوکاڵی شوێنکاری ئەمیر حوسێن حەقجویان لە شاری سەحنەی کرماشان و ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. هێزە ئەمریکان هیچ زانیاریەکان سەبارەت بە هۆکاری دەست بەسەری ئەم گەنجە نەدرکاندووە. جێیاماژەی ڕزا ڕسایی زیندانی سیاسی و هاوڕێی نزیکی ئەمیر حوسێن حەقجویان ئەم ساڵ با شێوەی نەهێنی و بەبێ ئاگادارکردنەوەی بنەماڵەکەی ئەعدام کراوە. ناسر کەنعانی وتەبێژی وزارەتی دەرەوەی ئێران سەبارەت با هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و کوژرانی سەدان کەس کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و تێیدا ڕایگەیاند هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی ناوچەکە. ئێمە هۆشداری دەدەین لە دەرەنجامەکانی هێرشە مەترسیدارەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان و هەروەها ئاماژەی بەوەش کرد بەردەوامی تاوانەکانی ئیسرائیل بۆ سەر فەلەستین و فراوانبوونیان و بە ئامانجگرتنی لوبنان هەڕەشە لە ئاشتی و ئاسایشی ناوچەکە و نێودەوڵەتی دەکات و داواش لە ئەنجومەنی ئاسایش دەکات هەنگاوی بەپەلە بنێت بۆ وەستاندنی ئەو تاوانانە. ئەمانە لە کاتێکدایە سوپای ئیسرائیل لە ڕێگەی ناردنی نامە با مۆبایل داوا لە دانیشتوانی باشووری لوبنان دەکات لە شوێنەکانی حیزبوڵڵا دوور بکەونەوە ناوچەکانیان چۆڵ بکەن چونکە هێرش دەکەنە سەر چەکدارانی حیزبوڵڵا. جێیاماژەیە ئێستا ئیسرائیل ئاراستەی شەڕەکانی لا غەزە تا ڕادەیەک بەرەو لوبنان گۆڕیوە و باچڕی هێرشی بۆ سەر لوبنان و گروپی حیزبوڵڵا دەست پێ کردووە و لە ئەنجامدا چەندین سەرکردەی باڵای ئەو گروپەی کوشتووە. کۆمەڵگەی نێودەوڵەتیش هۆشداری لە تەقینەوەی دۆخەکە دەدەن. وەزارەتی بەرگری ئیسرائیل لەبارەی بە ئامانجگرتنی حەسەن نەسرۆڵڵا کەسی یەکەمی حیزبوڵڵا ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە. وەزارەتی بەرگری ئیسرائیل دەڵێت لە هێرشەکانی ئەمڕۆدا عەلی کەرکی فەرماندەی محوەری باشووری حیزبوڵڵا و کەسی دووەمی ئەو حیزبیان کوشتووە. لا بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا ئەوە خراوەتە ڕوو ئامانجی داهاتوویان حەسەن نەسرۆڵڵا کەسی یەکەمی حیزبوڵڵایە. هەموو ئەمانە لە کاتێکدایە سوپای ئیسرائیل بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی وڵاتەکەیان سەوسی موشەکان ئاراستەی ڕۆژهەڵاتی بەقاع لە لوبنان کردووە کا بەهۆیەوە نزیکەی 500 کەس گیانیان لەدەستدا و 1024 کەسی دیکەش بریندار بوون. وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن لەبارەی ناردنی هێزی زیاتری وڵاتەکان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەیاند بۆ کەمکردنەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژمارەیەک سەربازی دیکە ئەوانەی ناوچەکە دەکەن و لەگەڵ هاوپەیمانەکانیان کار بۆ دوورخستنەوەی سەرهەڵدانی ململانەیەکی فراوانتر دەکەن. پێنتاگۆن ئاماژەی بەوەش کردووە پێش ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەیان بۆ سەر حیزبوڵڵا لە لوبنان ئیسرائیلیەکان ئاگاداری کۆشکی سپیان کردوێتەوە بەڵام وردەکاریەکانیان نەخستوێتە ڕوو. ئاسپای ئەمانە لە بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.